لا تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە وەرشی کۆنفۆ دەکەین وەکو یەکێک لە هونەرەکانی بەرگری و باز لەو دەکەین زانی تا چەند گەنجان گرنگی بەم جۆرە وەرشە دەدەن و چی کراوە چ کارێک کراوە بۆی کە زیاتر گەنجان پەرە بەم وەرشە بدەن و بتوانن توانای خۆیان بخەنەگەر و لەگەڵشیدا خۆشبەختان لە هەرێمی کوردستاندا چەندین ڕاهێنەری بەتوانە لەم بوارەدا هەن و زۆرێک لە فێرگەکان ئەم وەرشە ئەنجام دەدەن. دەچمە لای میوانەکانم هەریەکە لە بەڕێز کاک شۆڕژ مالمال کارگێری پەیمانگا وەروەها کاک سەرکەوت عەبدول ڕاهێنەری کاراتی لە بنکەی عەربەد و کاک شاکار حەمید ڕاهێنەری کاراتی ئەوایش لە دەربەنی خان و کاک زانا جەلال ئەویش ڕاهێنەروانە بەخێر بێن یاخوا سەرچاومان زۆر بەخێر بێن یا گورەی بەرزەبێتەوە کاک دانێرە هەموو کۆنفۆ کاراتی لە تەویشت قوربان بۆ پاڵپشتێ وەقسەکەی جەنابی شێ هونەری کۆنفۆیە بەس ماشەڵڵا تۆ زمان هەر بە کاراتێکە ڕاستەکەی هونەری کۆنفۆ وایە ئەو لە ڕاهێنەرەکەی وا نووسراوە کاراتی و کۆنفۆ فەرقیان هەیە قوربان بەڵێ دوو ستایلی جیایە کۆنفۆ ستایلێکی سەربەخۆی و کاراتیش ستایلێکی سەربەخۆیە جیازم بەزۆ بەر لە بچین ناو مۆزوعەکە وەکو پاقلاوەکەی لای خۆمان هاتووە هەمووی شیرین هێرەڵێن پاقلاوە زۆر ئێوە جیاکەینەوە هەمووی بڵێن وشەی کاراتی زووتر وابزانم هاتە نێو دنیای وەرشی کوردستان دواتر کۆنفۆ پێم وابێ وشەکە وەکو وشەکە قوربان وەکو وشەکەی نا بەڵام بۆ مێژووی با بڵێن ئەگە کۆنفۆ بێشەڵا عەزیزە ناتوانەکەین زۆر لە پێشترەوەی لە کاراتی زۆر باشە کاک شۆڕژ ئەگەر باس لە ئەو پەیمانگەی خۆتان بکەی دەست پێکەوە چۆن ئەم وەرشە ئەنجام دەدەن لە هەرێمی کوردستان و پێم وایە چەند بنکەیەکیشتان هەیە. بسم الله الرحمن الرحیم. سپاسی جەنابتانەکەم سپاسی کەناڵی پەیامەکەین بۆ ئەم دەرفەتە مەجای یەکەمی نییە کەناڵی پەیامی عەزیز کە ئەم دەرفەتەی داوە بە پەیمانگای هونەری بەرگری. معلوماتی جەنابتانە پەیمانگای هونەری بەرگری لە ساڵی 1991 لە سەدەسی مامۆستای بەڕێز مامۆستای کۆچکردو خوا لێی خۆش مامۆستاکردمان دامەزراوە. لە ئێستاە پەیمانگاکە خاوەنی با بڵێن بینا و شوێن و مەکانی خۆیەتی سواز بەخوا قوتابیەکی هێجگار با بڵێن زۆری هەیە ئەگەر با بڵێن بە ژمارەی دەتوانین ئینشاڵڵا پێتان بڵێن. پەیمانگای هونەری بەرگری بە پێویستی زانی لە دەرەوەی با بڵێن غەیری ناو شاری سلێمانی بنکە و لق بکاتەوە. سواز بەخوا ئێستا نزیکی 8 بنکە و لقمان هەیە بە ناو سلێمانی و دەرەوەی سلێمانیش. مەبەست لەکردنەوەی ئەم پەیمانگایە چی بووە یا دامەزانی ئەم پەیمانگایە زیاتر ئاراستەکردنی گەنجان بۆ بەلایەکی باشەیە بەلایەکی هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی با بڵێن فکریەوە بەم لاولایە نەچن و بێنەوە سەر ڕێگایەکی باش و تەندروست باش بن ئینشاڵڵا. سەرکەوتوو بوونی خۆماوەستا سەرکەوت لە عەربەد وەزە چۆنە گوزەرێ لەوێ هەر لەقی پەیمانگایە یاخود پەیمانگاکەتان لەوێ با بڵێن هەر ئەوەی سربەخۆنیان ڕەوشی وەرزش بەدەمەوە هاتن ڕەنگە سنتەری شارەکان تۆزێک گەرم و گوڕی هەبێ یا زووتر شتەکان بە قەزا و ناحیەکان ڕەنگە کەمێک خەڵک سەرقاڵی تری هەبێ بارودۆخی وەرزشی ئەوێ چۆنە؟ زۆر سپاس بۆ بەڕێزت دەستخۆشتان لێکین کەم دەرفەتەدان بە ئێمە بەخشی. لە عەربەد ئێمە دوو بنکەمان هەیە هەردوو بنکەکە سەر بە پەیمانگایە پەیمانگای بەرگری ئەوەی بڵێن سلێمانی باڵێ تەبعەن پەیمانگا لقی لە زۆر شوێن هەیە وەکو دەربەنی خان و چەم ماڵۆمانش. عەربەدی ژێکێکە لەو شوێنانەی کە لە عەربەت ئایسا ئێمە خاوەنی دوو بنکەین بنکەی یەک و بنکەی دوو. من خۆم ڕایەنەری بنکەی دووم. لە ساڵی تقریبەن 2012ەوە لە عەربەد پەیمانگا وجودیە بووە و بنکەی داناوە. یەکەم جار بڵین کە لەوێ بووین لە شوێنێکی بڵین ناوچی کۆمەڵا بووین کە ئەوێ بە ئێمەی بەخشی تواناوشدەونە نەبوو لە ئێوە دەستمان پێ کردووە ئەتی دوایەوە تەشەنەمان کردووە و بنکەمان داناوە و ئەوە بنکەی دووشمان داناوە و خوا پشتیوان بێ ئینشەڵا پێشکەوتوتر بڕۆ. هاتنی گەنجان چۆن چۆنیە بۆ وەرشە چۆن تا چەند گرنگی دەدەن بەم جۆرە وەرشە تایبەت لەوان لە شارەکانە باشتر بەڵام لە قەزا و ناحیەکاندا چۆنە؟ باش ینی تقریبەن خەڵکەکە ڕووی تیەکە بەڵامی ترێ ئەزانێژ خەڵکی ڕووەکات شوێنێک تەبان تۆ بێ و کەسە ڕووەکاتە و شوێنانە پێش یاریەکە ئەوەی معلومی جەنابتانە مامۆسای بەڕێزوان پەروەردە لە لای ئەمە زۆر گرنگە کە ئەو پەروەردەی و کەسە چۆنەکەین بە تایبەتی ئەم وەرزشەی ئێمە زیاتر جیلی بڵین مناڵ و تازە پێگەشتوان زیاتر ڕووی تیەکە ئەبێ ئێمەش بڵین پەروەردەکەی زۆرتر ئاگامان لێبێ بەڵێ بە دەمەواتنی خەڵکەکە باشە زۆریش ئەگەر باش نەبووایە تەشەنەمان ناکرد بۆ دوو بنکە لە لای ئێمە لەخوا بەزیابێ زۆر باشە و خەڵک بەدەوە چوونێکی باشەیە بۆ یاریەکە. سەرکەوتوو بنیان
ماوەستا شاکار لە دەربەندی خانیش مامۆستا زانامەیان بوو قەینا مشکلە دێ مادام لای توێ بۆ تەسەسلەکە ئەین بوو مشکلە دێنەوە لای ماوەستا قەینا دە باشە یەڵا لەگەڵ ماوەستا زانە لە دەربەنی خانی ماوەستا زانە لە سی ساغم زۆر باشە لەوێ بنکەکان چۆنن ئەو وانانەی کە ئەخوێنرێ ستاندار دەواتە هەمووی وەکو یەک منهەجی دانراوە لە پەیمانگا لە مەرکەزدا یەنەی نێرێ بۆ لقەکانی چۆن جێبەجێیەکەن واتە هەمووتان یەک پێڕۆگرامی دایکراوتان هەیە بەڵێ دەستان خۆش بێ سواسانەکەین بەڵێ سەرەتا هەموو بەرنامە و تەشکیلاتەکان لە پەیمانگای هونەری بەرگریوە دەرەکرێت و هەروەها دابەشەکرێ بەسەر لە خوبنکەکانە و ئێمەش هەموو ئەو یاساوینانە پەیڕەوەکەین کە لە پەیمانگاوە دەرەچێ بەڵێ گەرموگوڕی هەیە لەوێ لە سێ ساڵ سوپاس بخوا زۆریش باشە شوێنومەکان بەڕێ بنکەی خۆمانمان هەیە و خۆڵی خۆمانمان هەیە کە سەر بەخۆین سەلامت بیسپاس دەکەم شاکار زۆر بەخێر بی سەرەتا بەنای خۆی گەورە میرەبان لە دەربەنی خان چۆنیە و وەرزشەکان بە ئام بە تایبەت وەرشی کۆنفۆ باێ سەرەتا بنکەی دەبەنی خان لە ساوی 2016ەوە دامەزراوە هەر خۆم لە ساوی 2016 دەستم کردەوە بە تەمرین سەرەتا وەکو یاریزان بەشداریم کرد دوای فترەیەک ینی بەردەوام بوون لە تەمرینکردن وەکو یاریدەدە بەشدار بووم یاساوک و ڕاهێنە لە پەیمانگای هونەیە بەرگری بەردەوام لەوێ لە تەمەنی چەندەوە دەست لە تەمەنی 6 ساڵەوە یاریزان فێرخواست وەرەگرین تەمەنی 6 ساڵ باوێ سەرکەوتوبوون مامۆستا شۆڕژ دێمە لای بەڕێزت مامۆستا سەرکەوت ئاماژەی بە خاڵێکی زۆر گرنگ کرد ئێمە لە کۆمەلگایەکی کوردیین هەمومان لە واقعەکەیان تۆیت من فێری کاراتیەکەی کۆنفۆکەی یان توانایەکی بەرگری باشم یا ڕەنگە بتوانم هێتانان هێرشیشکەم بەڵام ئەگەر پەروەردەیەکی باشم نەبێت ڕەنگە بچمە بازارەوە کۆڵانەوە ئەو هونەرەی هەمە خراپ بەکاری بێنم ئێوە وەکو پەیمانگای بەرگری سلێمانی و بە ئەو لقانەی کە لەژێر چاودێری بەڕێستان و ڕێنمایەکانی بەڕێستانان حەزەکەم لەسەر ئەم خاڵە تۆزێک قسەمان بۆ بکەیت چۆن ئەو چ ڕێکارێکتان گرتوتە بەر بۆی گەنجێکی کۆنفۆی وەرشەوانی سەنگین مەسەن بچێتە سەر شەقامەکان خورا معلوماتی جەنابتان ئەمێکم دروشمی پەیمانگای هونەری بەرگری پەروەردەیە بە سێ دروشم دەست پێکا پەروەردە و بەهێزکردن و ڕێزگرتن پەروەردە ئامانجی سەرەکی ئێمەیە بۆ هەموو تاکێک بە تایبەتی ئەوانی کە وەکو قوتابیەکان دێنە پەیمانگای هونەری بەرگری ئەگەر ئەمەی جەنابەت فەرموود ئەم تاکە کەسێکی بەهێزی لە دەرەچێت جەستەیەکی بەهێز توانایەکی باش متمانەیەکی بەخۆیەتی ئەگەر پەروەردەیەکی باش نەکرێ لایانی دەرونی باش ڕانەهێنرێ ئەم کەسە وای لێ لەوانەیە بڵێن زەرەری بۆ کۆمەلگا هەبێ نەک ئیسفادەی هەبێ لە ڕۆیەکی کەشەوە سواز بخۆ ئەمە بە مەنهەج پەروەردەمان هەیە یعنی منهجێکی پەروەردیمان داناوە بۆ هەموو خۆناغەکان هەم بە گشتیەکەی هەم بە با بڵێن بە تاکیش کە ئەم کەسە پەروەردە بکرێ چۆن دوایی تاکێکی تەندروست و با بڵێن ئارام و سالم پێشکەشی با بڵێن کۆمەلگا بکەین ئەگەر فەرمایشتێکتان بابەتە پەروەردەیەکان چۆن چۆنیە کەسی ماوەسەی تایبەتانەیە کە بابەتە پەروەردەیەکان پێشکەشکە لەگەڵ ینی کاتی تایبەتیشتان بۆ تەرخان کردووە بزەبێت مامۆسای تایبەتیان هەیە وەکو ئەرزمکردن بە گروپ بۆ منەگەر بە حرف دەست پێکەین گروپی A و B و C ئەمە بە تایبەتی وانی تایبەتە خوێنن لە بەشی پەروەردەکەیە زایدەن گشتێکشمان هەیە مەقسەد توێژەری کۆمەڵایەتی مامۆسایانی ئاینی کە دێن لەوێ هەر خۆشبەختانە بۆ معلوماتی جەنابتان مامۆسایانی بەڕێزی ئاینی هەتا پزیشکە بەڕێزەکان کە دێنە ناو پەیمانگاکەی ئێمە ئێستا پزیشکی پسپۆڕیکایە کە بۆ خۆی لەوێ قوتابێکی پەیمانگایە و ڕایانانەکە مامۆسای ئاینی لە توانم بڵم ئەلحەمدوللا لە ئاسی باڵا و حافظ قورئان و بۆ دکتۆرا ئەخوێنێ کە دێت لەوێ ڕایانانەکات و زایدەن ئێمەش ئیسفادە لە ئامۆژگارەکانی ئەوەکەین یاخود ئەوانەکەین بەگشتی کاک سەرکەوت خۆی زۆر جار بەهۆیەوەی کە پاڵپشتێکی کەم هەیە بۆ ئەم جۆرە وەرشانە چ لەلایەن حکوومەتەوە بێت چ لەلایەن ئەو سنتەر و شوێنەکانی دیکەوە بێ زۆر جار کەمتر گەنجان ڕوئەکەنە ئەم جۆرە وەرشانە زیاترەوەی کە سەرقاڵەمە تۆپی پێ و ئەو جۆرە یاریانی دیکە یعنی هۆکاری سەرەکی بۆچی ئەگەڕێنەوە ئێوە کاتێککە کەمتر لەوانەیە گەنجێک ڕووکاتە وەرشە هەمسای بەرەزوەڵا ئەم وەرسریەمە یعنی ئێستا ئەوەی کە پاڵپشتی تۆپی پێکرێت پاڵپشتی ئەمە ناکرێت بە تایبەتی وەکو ئێمە هیچ پاڵپشتێکمان نییە هەموو شتێک لەسەر شانی خۆمانە یعنی
ئەوە مامەسانی بەڕێز هیچ کەسێ ناتوە بەدەمانەوە لە نە حکوومەت نە لە ڕێکخراو کە جەناوە باسی کرد نە لە حیزب هیچ شتێکمان نییە هەمووی سەرشانی خۆمانە بۆ نمونە ئێمە خۆمان بڵین ینی عربەتی ئێمە یعنی بنکە یەکمانە بوو یعنی ئەو نەرجێ و شوێنەکەمان زۆر باش نەبوو یعنی لە ڕووی هەموو شتێکەوانێ یعنی بنکەی دووداندا ئەوە معلومی مامۆسای جەنابوان هەمی لەسەر شانی خۆم بۆ بنکەی دوودانراوە کە خۆم ڕایان نەرمتیە یەک کەس یەک شت هیچمان بۆ نەکراوە هۆکاری ژەوەی کە کەس نایە بەدەمتەوە خەڵکەکە بۆیە ڕوتێ ناکە بەڵام لەخوای گەورە بەزیابێ ئێمە بەپێی توانای خۆمان و بەپێی بڵێن ئیش و کاری خۆمان وامان کردو کە ئەو کەلێنە دروست نەبێ خەڵکەکە بە تەواوەتی نەمێنێتەوە ئەمانە لەخوا بەزیابێ پێشیشمان خستووە و ئەوە تایسا بڵین ئەم یاریە بە تایبەتی کۆنفۆ ئەوانی تریش کاراتیە هەر یاریەکانی ترە تەشەنەی کردو و بەڵام هەمووی بە وەکو ئێمە هەمی لەسەر شانی خۆمان هیچ شتێکمانێت نازانم شوێنە ئامانجەکە کردو کە چاو لە ئەو ئەرکوماندوبوونەی کە لەسەر شانی خۆیان لە خۆمانە بپۆشین لە ڕووی مادیەکە شوەر خۆتان 100% مالومات جەنابتان ئێمە و بنکانی کە هەمانە سەرجەمی کرێ یعنی یەک شوێنی هی خۆمان نییە ئێرە کە کراوە خۆشببختانەوە کە جنای ماڵسا ئەنوەر سپاسیەکەین کە کاتە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوو لەوە هیمەتی کرد و بە سپاسی ئەنجامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی شەکەین ئەو کاتەوەی ئێستێشیان کە هاوکار بوون و ئەو شوێنە بۆ پەیمانگا دروستکرا سەرکەوتوو منیاخە دواتر قسە و بازەکەین لەسەر زۆر بابەتی تر لە بەرەوەی ماشاءڵڵا هەر کامێکتان هەر هەمان پرسیار لە هەر کامێکتان بکەین و هەر یەک شتەکە بەڵام بۆی هین نەبین ماوەسازانە بەڕێزت لە سێ سادەوە بەڵێ ئەو گەنجانەی دێنە لای بەڕێز بۆن منە بەڕێز وەکو مامۆسایەک ڕەنگە 50-60 گەنج بێتە لای بەڕێز لە تەمەنە جیاوازەکان هەستت بەوە کردو ئەوانەیە لای بەڕێستانەوە هەم لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەیەوە ئارامترن بێ کێشەترن چکە بمانێنەوەوانەوە ئێستا بێکاریەکی زۆر هەیە بە تایبەت لە قەزا و ناحیەکان ڕێژەیەکی زۆر گەنج ینی ئەگەر بەڕاستی ینی ئەمە نەبێتە هاندانێک ئەگەر هەنێک ڕفتاری نەشیاویشی لێ بۆشێتیان چی بکانی وای لێت بەدەستی خۆی نییە شەڕەکە مەسەرەن خراپەکاریەکە بێ ئیشە توانیتانە بەشێک لەو جەنجاڵی و بۆ بەختیی گەنجانی وڵاتەکەمان لە قایەکی بچکۆلانەیە کۆکەنەوە کەمێک دەرونیان ئارامکەنەوە هەستت کردووە و جیاوازی هەیە وڵای ئوستادی بەڕێز سەرەتا وەک جەنابەت فەرموود زۆربەی و گەنجانە لەوانەیە کە هێنە قەعایەکەوە بۆ وەرزشکردن هەمویان پڕن عەسابیان گەرمە بۆ ئەوەیان زیاتر بڕۆنە پێش و شەڕکەن و بچنە سەر جادە بەڵام یەنە ئەوێ ساردە بنەوە عەسابیان خائین نەبێتەوە ساردە بێتەوە ئەو کڵ و کۆیان دائەمرێتەوە هەتا شەوێک لەم شەوانە ئەو باوکە بەڕێزانی کە مناڵەکانیان نێرنە خۆڵەکەی ئێمەوە باوکێکی بەڕێزات بوو مناڵەکەی ناونووسکە لای ئێمە کە دروشمەکەی بینیجا بە گەورەی نووسراوە لەسەر لۆگۆکە پەروەردە بەهێزکردن ڕێزگردن یان کە خوێندی وتی وڵای زۆر دەستخۆشیتان لێکم بەڕاستی زۆر جوانە کە ئێوە پەروەردەتان کردووەتە پێش بەهێزکردنەوە چونکە ئەگەر بەهێزکردن پەروەردەی لەگەڵانە بێ بەڕاستی ئەم لەفزی ئەو بوودی وەحشێ بەرەڵای سەرجادەکانەکەن بەس ئەگەر پەروەردەی لەگەڵابێ ئەیگیرێت ینی ئەو گەنجێکێتە لای ئێمە و لای ئێمە تەمرینەکات و دوای ئەڕواتەوە بڕوانە بیدوێنێ ینی زۆر هێدی و لەسەر خۆیە ینی زۆر سارد بووەتەوە ئەسڵەن ئەوەی نەماوە نیازی شەڕەنگێزی نەماوە زۆر سارد بووەتەوە و حەز بە شەڕەنگێزی ناگا هەنی هینێکی ئاشتی خوازانی هەیە و حەز بە دۆستایەتی ئەکات وقعەکەی ئێمە زیاتر برایەتی و دۆستایەتی و پێکەوە بوونی دروست کردو خۆڵقانیەتی سپاس بۆخوا لەو ڕۆ زۆر باشین بەرەو پێش شۆ لەخوا بەزیاوێ خۆی ئەو پەروەردەیە کە هەبێت لە بناغەوە بۆ خۆی کاریگەریە بێت لەسەر هەموو بوارەکانی دیکەی ئەو کەسایەتی کە دروستە بێت کاکشاکە بێمە لای بەڕێستان لە نێو ئەم وەرشەدا زیاتر چ تەمەنێک زیاتر حەزیان پێیەتی کە گرنگی پێ بدەن و بێنێ ئەم وەرشە باوێ وڵای زیاتر لە تەمەنی مناوە لە تەمەنی 6 ساڵەوە ئەتوانی یاریزان دروستکەیت ئێستا مەزەن تەمەنێکی گەنج لە کوردستانە لە 170 ساڵ ساڵەوە ینی ئەچێ بەرەو ئیش و کار مەجالێکی وای نییە بتوانێت یاری بکات ماوەش ناتوانێت بیژەنێ خۆی ئیش و کارکات ینی باشترین تەمەن لە تەمەنی 6 ساڵ توانی هەندی یاریزان دروستکەی و حەز لە وەرزەکە بکات سەرکەوتوو بنیاخوا ماوەسا شۆڕ بەڕێستان بەحکوێی لە ڕووی ئیداریەوە کارگێڕی پەیمانگاکەن بەڕێبەری کارگەری پەیمانگاکەن کۆمەڵی دیمەنی جوانمامی لە ڤیدۆکانە ئەمە هەر بۆ کوڕانە ئەی خانمان مەسەلەن چی بکرێت چکە پێم وابێ سەرچاوی دەرکەوتنی کۆنفۆ شەرقی ئاسیایە وڵاتی چین و یابان و ئەمانە لەوێ زیاتران وەکو یەک مناڵەکانیان بە کوڕکچەوە مەسەن وەرشیان فێرەکەن بەڕێزت چیت هەیە ئەگەر بکرێ خانمانیش کچانیش تەمناڵی کچیش بەشدار بێ ڕەنگە ئەو زیاتر پێویستی پێ بێ بتوانێت بێستر بێ بەتابەت لەم کۆمەڵگا پڕ لە
تۆزێک ئیزعاجکردنەی خانمانە شەکێکی سپی پێ بێ بەڵێ دەستان خۆش بێ خاڵا خۆشبەختانە پەیمانگا ئەو خەمی ئەوەشی خواردووە سپاس بۆ خی پەروەردگار بەڵام ئەوەی کە جەنابەت فەرمووت مەسەد ئەو وڵاتانی چین و سین و کۆریا و یابان و ئەمانە وڵاتانێکن ینی لە ئێستا ئەم شتەی با بڵێن ئەم هوەرە یا بە وەرزش بەعام لای خەڵکی ئێمە بۆتە شتێکی کاتی ینی چۆن ئەگەر برسی بوو نانەخوا بەڵام ئەگە برسی نەبوو نایخوا یە بۆکو قوتابخانە نییە بڵێ ئەمە ئیلا بێ تۆ بڕۆیت ئەم وەرزش بکەیت ئەم ڕایانانە بکەیت یا ئەم بابەتە بکەیت چکە نازانێت لای معلوم نییە کە ئەم چ سوودێکی پێگەێنێ لەو نێوەندەش الحەمدوللا تا ئێستا من ئەتوانم ئەوە بڵێم لە هەرێمی کوردستانە هیچ ڕاهێنەرێکی ئافرەتان نییە لە هونەری کۆنفۆیە نییە و نەبووە ئێوە دروستیکە سواز بەخوایمە دروستمان کردووە خۆشبەختانە کۆمەڵێک لە کچە جوانەکانمان کرد لای ئێمە ماوەی تقریبن بۆ 6 بۆ 7 ساڵە ڕایانانەکەن دوێنێ تاقیکردنەوەیان کردو کە بنێن ئینشاڵڵا یای دەدەر و ئەوە بێک و مژدەیەکیش بێ بە خانمان خۆشمان ڕایەگەین ئینشاڵڵا لە داهاتووی نزیکە هەتا ئەم سەری مانگەی شاڵا وەجبەی با بڵێن بەشی ئافرەتان سربەخۆ لە پەیمانگەی هونەری بەگریا ئەکرێتەوە و هەر لە سنتەری شاریا لە خەزانەحەکانیش جارە سنتەری شارمان لە هەڵەبجە شەمانە خۆشبەختانە دوو خانمی جوانمانەی هەڵەبجەیە ئەوان ئێستا لە هەڵەبجە دەست بەکارن دوێنێش بەشداری ئەو تاقیکردنەکە نحملا نەتیجە باش شامەدەستێناوە و وەکو ئەوەکانی کە ئیشاڵە دەرفەت بێ ئەوانی کەش بۆیان دانێن ئینشاڵڵا ئینشاءڵڵا ئەوساکرد بێ وڵای بەڕێستان پێم وابێت لە ئێوە شاو جلەکان جیاوازی هەیە چۆنچۆنیە لە چ مەرحەلێکە چۆن گۆڕانکاری بەسەردا دێت جلی مەسەد قوتابەکان ئەڵێ یا هی ڕاهێنەرەکان هی لە قوتابی و بۆ دەست پێ بکەین قوتابەکان لە ئێستا خۆی باگەر دەرفەت ببێت بە تایبەتی ئەمە بۆ پەیمانگای هونەری بەرگری یەکێکە لەو شوێنانە کە تایبەتمەندی زۆری هەیە ینی بۆ ئەوە ناڵێن کە خۆمان خاوەنی پەیمانگاکەین و یان خزمەتەکەین دەو پەیمانگایە یەکێ لەوانە لایەنی دارایی قوتابیەکە لەبەر چاو ئەگرێت ئینا قۆناغ بە قۆناغ هەموو قۆناغێکە بێ جلوبەرێک بگۆڕێ بەس ئێمە پێی ناگۆڕین هەتا ئەگاتە مەسی نیوەی یا قۆناغی کۆتایی ئەو بە پێی باڵێن شاڵبەند هەیە بە پێی ئەم شاڵبەندە جیاکرێتەوە ئەگەر جلەکەشی نێگۆڕێ بۆ نمونە شاڵبەندەکەی ئەزانێکە ئەم پلەی چییە لە ڕاهێنەرەکانیشا بەڵێ ئاستەکان جیاوازە و پلەی ڕاهێنەرەکانی جیاوازە بە جلوبەرگەکەیەوە هەم بەو بڕانامەشی کە پێی ئەدرێ جیاوازی بۆ ئەکرێ لە نێوانی پلەکەیە و یاخود بەوەی کە ئەقدەمتر بێکێ لە پێشترە بە حکومی مەقسە زووتر بەشدارێکی خولێکی کردویا بۆ تا ڕاهێنەر ئەوە پلەکەی بەرزترە بێلو سجلەکەی خۆت ئاستی چیانی وڵات جەنابان ئەتوانن ئینشاڵڵا کە ئاستەکەی وڵاوتر ئاستی باڵایە ئاستی باڵای هێشتا ماوێتی کەش یعنی من ئێستا مافیەوەم هەیە هەم لە ڕووی با بڵێن پەیمانگا هەم لە دەرەوەی پەیمانگاش کە سواز بخوا منەتوان لێرەوە بڵێن کە لە یادی نەکەین سوپاسی ئەو کەسانش ئەەکەین بە تایبەتی کە هاوکاری پەیمانگان مەسەد جەنابی مامۆستا هادی کە سەرۆکی با بڵێن ئێچەتی و شو کۆنفۆی سلێمانیە جەنابی مامۆستا ئاری کە سەرۆکی ڕاهێنەرانە وەستافە بەڕێزەکەیان یعنی سواز بخواسە پەیمانگا بەهیمەتی بەڕێزیان بە تایبەتی جەنابی مامۆستا ئاری لە دەرەوە ناسێنراوە ئێستا لە مەدرسەیەکی با بڵێن وشو فامیلی پەیمانگای هونەری بەگری معتەریفە و ئیشاڵاشتی زیاترەکەین لێرەشەوە بۆ لە باڵاکانمان بۆ ئاستی باڵا تەقدیم مەکرێت و دواتر وەڵامیان بۆ گەڕێتەوە بە باشیە بە ئەریا بە نەخێر زۆر باش ماوەسا سەرکەوت مناڵێکی 6 ساڵ دێتە لای بەڕێستان گەنجێکە و مناڵێکە و توانای هەیە و بەڕێستان ڕاهێنانی پێەکەن باوا دابنین بەردەوام و التیزاماتی هەیە ئەوی تۆ پێڵی جێبەجێیەکە چەندێکی پێچێ قۆناغی یەکەم دووەم بۆ بڕێواتە بۆی کەسێک بەرچاوڕون من بە چەندێک مەسەم بتوانم بچمە مەرحەلەیەکی سەرتر دوایەوێت ئەوێت چی ببڕم بتوانم بچمە سەروتری خۆم لە پەیمانگای ئێمەیە یعنی کۆمەڵێک یاسا و ڕێسای خۆی هەیە یعنی حساب بە جەناب دەفەرمی مناڵێک بۆ من لە ئێستەوە ئەگەر مانگی حوتە بێتە لای ئێمە مناڵێکی 6 ساڵە ئەو یاسایی کە لەم ئاخیرانەیە جەنابی مامۆساوەوان کە دایانناوە لە تقریبان بۆ نمونە 3 بۆ 4 مانگ ئەم مناڵای تر دوایەوە اختیبارێکی بۆکرێ هەڵسەنگاندنێکی بۆکرێ لەلایەن لیژنەوە دوایەوە کە هەڵسەنگاندنی بۆ کراوە ئەم مناڵە ئەو پلەی بڕی ئەو کاتە ساڵی یەک جار هەڵسەنگاندنی بۆکرێ ساڵی جارێ تەرفیعەکە ساڵی جارێت تەرفیعەکە و بۆ نە ئاستی شاڵبەندەکەی بەرزەبێتەوە پشتە بە قسە مامۆستا قۆناغی یەکەمی 3 مانگ بۆ 4 مانگە قۆناغەکانی کە
ساڵ بیبڕێ ینی بەس قۆناغێکەکەمە تۆ سەرەتا دەریشی اینجا ساڵەکەش ئەبێ دەرچی خۆ نزیکە 7 ساڵەخانە تاگاتە پشتێنی ڕەش ئەو کاتە شاڵبەندەکانە هەموو ساڵێک لیژنەی بەڕێزەوەیەتە شوێنەکانەوە اختیباریان پێەکە ئەوەی دەرچوو پیرۆزە ئەوشی کە توانایەکی وای هێشتایی نەبووە ئەو کاتە ئەگەڕێتەوە و ساڵی داهاتووتی اختیباری بۆکرێت. کاک زانایان بێمەوە لای بەڕێزت پێت وایە یاریزانی زۆر باشمان هەیە ئەگەر کۆمەکی و پاڵپشتی هەبێ بتوانێت بەشدار بێت لە پاڵەوانەتەکانی دەرەوە و دەرفەتێکیان بۆ بڕەخسێت لە دەرەوە بەشدار بن هاوشێ وڵاتانی دیکە کە زۆر جار هەندێک لە وەرشەوانەکان کە دەرفەتیان پێدراوە توانیانە ئاستی دووەم یەکەم سێم بەدەست بێن لە کۆنفۆشە بە هەمان شێو دەتوانێت ئەو دەرفەتیان بۆ بڕەخسێنرێت. بەتەکیت ئوستاد ینی گەنجی خۆمان زۆر لە ڕووی مەهارە و لە ڕووی جستەیەوە زۆر پێشکەوتون ئەگەر پاڵپشتێ هەبێ ئەگەر یەکی هەبێ هاوکاریان بکات لایەنی هەبێ هاوکاریان بکات بەتەکیت سەرکەوتنێکی زۆر گەورە بەدەستێنن چونکە وەکو وڵاتانی تر کە ئەوان هاوکاری ئەکرێن ئەچنە پێشۆ بەتەکیت بە هاوکاری ئەچنە پێشۆ هەر گەنجێکی تریش بگری لای خۆمان وەکو خوێندکارێکی باڵین بواری خوێندنی مەدرسە ئەوانیش پلەی باڵا بڕن بەتەکیت بە هاوکاری مامۆساکانیان بە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان کە ئەچنە پێش و پلەی باش بەدەستێنن ئەمانش ئەگەر هاوکاری بکرێن و پشتیان بگیرێ و دەرفەتیان پێ بدرێت بەتەکیت پێشەکەون و سەرکەوتویشە بن. ئەو دەرفەتە نەڕەخساوە بۆ ئێوە مەسەلەن بەشدار بن لە پاڵەوانەتەکانی هەر هیچ ناوخۆی عێراقا وەکو پێویست نەکراوە کەم کراوە بەڵام وەکو پێویست نەکراوە. ماوەستا شاکار لە دەربەنی خان بۆ نمونە نازانم وەرزشکەوان ناوەندە وەرزشەکان بە ڕاشکاوانە بڵێن بەخواانە سواڵەکەن نە خێرێکی بەمنەتی شیانەوێت بەڵام لە کۆتاییەوە بۆ نمونە 100 مناڵ و 100 گەنجی دەربەنی خانیان نمونە سەی سادە عربەت لە خۆ گرتووە هێورتر دەرونێکی باشتر بڕێزتر لە ماڵەوە لەسەر شەقام هێ خۆگەت بتوانن ئەمە 1000 کەس بێت چەندێک باشترە بۆ شارەکەش دەستگیرۆیی بکرێن لە دەربەنی خان نەتوانن چی بکەن ئەو دەرفەتتان هەیە و توانایەتان هەیە مەسەنە زۆرترین گەنج بتوانن کۆبکەنەوە پەرە بە وەرشەکە بدەن بمانێنەوانێ ڕەنگە تۆ هۆڵت پێویستە فێنکەرەوە جلوبەرێک ماوەسا بە خاڵێکی باسی مناڵێک گەنجێگێت ڕەنگە تۆ نتوانی 6 مانگ جارێ ساڵێک جارێک بڵێ جلێکی مارکەی جوانی مەسەلەن کۆنفۆ بکڕە سەگە بە دڵی خۆت بێ حەزەکەی چی بگوزارێ لە دەربەنی خان بەش نەخوان دەریوەنی خانێکی دەوڵەمەنی وەرزش دۆست ئێوارە بێ بەدەم قەزیەکەەوە ڕاستەکەی ماوەساش فەرمی ئەمە ناو قاعەکانی دەربەنی خانیانی ناو قاعی کریایی ناو قاعەیەکی بچووکە مەسەلەن 8 پانە مەسەلەن 500 درێژە شوێنێکی بچووکانی ناتوانانی یاریسانە باشی فێر بکەیت چی لە ڕووی مەسەلەن بەشی جومباسەکەی چی لە ڕووی بەشی نیسالاتەکەی ناو هۆڵێکی بچووکە ینی ناتوانانی و باشی تەمیدەکەی چەندێکتان پێویستە مەسەن 50 متر بێ باش هەتانی فراوانترێ بۆ یاریزان ئاسانترە ئەمە ئەوە باڵێنچکە جێوای مەسەن یاریزانەکان زیاتر هاوینان زیاتر ڕوویتیەکەن چێوە نزیکی 30 یاریزانە مەسەنی وەچبەکان کشتی جیاکەیت و ئەگەر قاعەکە فراوانتریانی تەمینەکان ئاسانترێ ساڵە دوای ساڵی زیاترە بن زیاتر قوتابی دەتەنەوە زیاتر هاوینان مناڵ یانی زیاتر ڕوویتیەکە هەگەر مەسەلەن هۆڵێکی باشتر بێ و عشەیەکی باشتر بێ خەڵک زیاتر ڕوویتیەکە دەتوانن ینی بۆ نمونە مەبەستەکەمە لێرەیە لەبرەوە ڕاهێنەرن سەبوون منە یاری لە ژوانی یاریەکی فەردیە تاکی ئەگەر هەڵڵام تۆ خۆت بۆ خۆدەیەکی ڕاهێنەرێک بەڵام وازان کۆنفۆ ئەکرێ بەسەلەن بە گروپێک مەسا حرەکەیەکیان فێرکەی هەمووی بەسەرێت چۆ بینیمە لە ڤیددیو نمایشێک بەشێکی نمایش واتە تواناتان هەیە گەرسە هۆڵێکی گەورەتر بواە مەسەلەن کەسێک هەبێ هۆڵێکتان پێ ببەخشەیە کرێکەم وەرگرە یاخود کەسێک پێ هاوکاری بکە ڕێژێکی زۆرتر قوتابی وەرگرن بەڵێ کەسێک بێ پشگیرەکە مەسەلەن ئەتوانی زیاتر یاریزان پێنگی بەتایبەتی مەسەن لە ڕووی جومباسەکەی بەشی جومباسەکانی پێویستی مەسەلمە دۆشەکەی خاسانی پێویستی بە ئیسفنجی چاکە مەسەن هەنێ جوڵە هەیە لەو قاعی خۆمان ناتوانم بیکەم چکە پێ هەنێ ئەشیای باشم نییە هەکە مەسەلەن ئەشیاکی باشم بێتوان جوڵەکان زیاتر پێشخەم تامان ئەمە قسە بۆ سید صادق بۆ عربەت بۆ هەڵەبجە بۆ هەموو خەزانەحەکان گونجاوی شەڵا بە هیوایەوەی گرنگی زیاتر بەم وەرسە بدرێ کاک شۆڕژ لە دیمەنەکانە بینیمان مەسەڵەن گەنجێکی تازە پێگەیشتووە بلۆگە خەنە سەرسیگی و ئەوە ئیشکێن و ئەم شتانە ئەمە بە چه ئاستێکەکاتە ئەوە یانی زۆر جەلوانەیە ئامێریشی نەبێ ئەم ینی وەکو یاری ئاسن مەسەلەن ئەنجام بدرێ بەس کۆ ڕێنانە چۆن چۆنیە کە ئەگاتەوە ئاستی ئەو توانە زۆری هەبێت بەرگری ئەوە بکات
ڕێنەکان لای ئێمە لای جەنابتانیش ئاشکرایە کە هەمووی با بڵێن سروشتیە بە هیچ ئامێرێک ڕاهێنان ناکە مەگەر کاتێک کە پێویست بێ مەسەر لە کاتی پاڵەوانەتیەکە لە کاتی با بڵێن بۆ شوێنێکی زەڕوو بڵێن مەسە بەشێک لە ژوانی بکە ئەویش هەمووی نییە نامە بە قۆناغێکە بڕێت لە قۆناغەکانە مەسە جاری وایە کەوێتە سەر مەهاڕەی قوتابێکە خۆی پابندبوونی و غیاب نەبوونی و کاکەم قوتابێت لەما ئەم سەمانگا پێ بکە ئەو سیقەی بەخۆی بێ بۆ ئاستەکانی بەرزتر و مەسە ئیشی بەسە گەورەتر کرد مەسە شتێکی قورستر بکە ئەبێ لانی کەم ئاستی ناوەند بێ ئەویش کە 2 بۆ 3 ساڵ ئەخایەنێ ئەو کاتاتوانە جستەیەکی بەهێز و کتێوێ بێ و متمانەیە بە خۆی کات مەسە جەنابتان بینیتانە سە بلۆکە شکێنن یان دارە شکێنێ ما باقی ئەوانەی کە بڵین پێویست بە لە هونەرە بەرگەکانە بکرێ و ئەنجام بدرێ زۆر باشە ڕێککەوتووە کە ماوەسا شۆڕش بریندارێک شتێکات و بلۆکشکان من خۆم لەم بینەی کە لارا برینار بووم دوایی جەنای مامۆسا کە هەدێکەکەی دانێت تێمە ئێرە و برینار بووە من پێشم نەزانی بخۆم ئەبێت بریناروشتی تیا بێ بەڵام خۆشبەختانە تا ئێستا سوازەخوا چکە ئەمە پێشتر ئەم کەسە بۆ ئەو ڕاهێنراوە بەرگەی ئەوە ئەگرێت ینی خەڵکی من ساڵی 2000 و با بڵێن نێکمان لە پێنجەن کردەوە بنکەیەک نمایشمان کرد من خۆم یەکێ لە کارەکانم کرد دوای هاتبوون ڕۆژی باڵینام فترەی دەست بەکار بوومان وەکو ڕایەنەر لەوێ ئەوتیانەوە شتێکی واکرا بۆ ئەو بەخواوە زۆر باش بوو ئەوە ماوە تیانوەڵا ئامەتا لەگەڵماناوەتە بۆ خۆی قساکەی بنەماوە مەکتەبی کاروباری وەرشی کۆمەڵی دادگەری تاچەر پاڵپشتی هەم پەروەردەیەکەی هەم بابەتە وەرشەکانی ئێوەیە سپاس بخوا خۆشبەختانە جەناب شتێکی زۆر جوانت باس کرد لە چ ئێمە گە بیرمان نەبوو بێت داوای لێبرنەوانیش و لە باڵێن تاوی ستافە بەڕێزەکە یەکەین مەکتەبی کاروباری وەزشی کۆمەڵی دادگاری مەکتەبێکی نوێیە تازە دەست بەکار بووە بەو تازایی و بەو نوێی خۆی ئەلحەمدوللا جێدەستیان دیارە هەم لەلایانی مادی و معنەویەوە هەم لەلایانی پەروەردەیەکەشەوە بە تایبەتیتر زۆر پاڵپشتمانن و جەنای مامۆستا کۆچەر کە بەرپرسی با بڵێن مەکتەبەکەیە دڵسۆزانە کارەکانی ئەنجام بدە مامۆستایان گاگدانە کاتمان نەماوە دەستان خۆش بێگەر کەسێک قسەیەکی لە دڵاما بێوانە ها با دوایی نەڵێ نەیانوت ماوەستا شۆڕش یان مامۆستازانە مامۆستا شاکاکە قسەیەکتان هەبێ لە خزمەتان سپاسی جەنابتانەکەین بەم دەرفەتە کە جێ شانازیە بۆ ئێمە جێی ڕێزە بۆ جەنابتان بەڵام پەیامی ئێمە لەوانەیە لەم کاتەکەمەیان نەگات شەڵا هیوادارین کە وەکو جەنابتان هیمەتان کردووە هیمەتی کە بکەن زیاتر بۆ ناساندنی پەیمانگا بەڕاستی پەیمانگای هونەری بەرگری ئەمڕۆ ضرورێتێک بۆ لە ناو کۆمەڵگەی کوردیە چکە تۆ تاکیەکانی مناڵەکانی ئێستا خەمخۆرەکان خەڵکی ئێمە بەعام خەمی بەخێوکردنی با بڵێ مناڵ و گەنجەکانمانە بەس خەمی پەروەردەمان نییە سواز وخوا لە پەیمانگای هونەری بەرگریە خەمی پەروەردەکەشی خوراوە هەتا دایکان و باوکان خۆزگەبمان توانایە بە وێنەیەک بە ڤیدۆیەک خۆیانمان بدوانایە سە جەنابتان داتان بەزانە لە کەناڵەکە کە شایەتی ئەویان داوە مناڵەکانە نەوتەی هاتوونەتە پەیمانگای هونەری بەرگری یا گەنجەکانیان بەڕاستی گۆڕانکاری زۆنێ من ئاگادار بم پەیام بە تەما ویشێک لەگەڵ ئێوە بکجان نازام ئێوە ئامادە نەبوون پەیام ناتۆ بەڵام هەنەر ئەو بەڵێنەتانە دەمێ ئێم بۆ لاتانی شەڵارەی نەمەدانێنە هۆڵەکانەوە ئیشی باشتر لەکەین بەڕاستی جێگە دەستان دیارە سەرکەوتوو بن ماوەسا سەرکەوتگیان یاخوا بەخێر بێن ماوەستا زانا ماوەستا شاکار ساغ و سەلامەت بنی شەڵاماندوو نەبن لە کەم و کورتیشمان ببورن سەرکەوتوو بن یاخوا ئەگەر شتێکتان نەما بێ ئەمە بچینە لای ناوڕێک ئەگەریش ماوە بە هەسەکە ماوەسازانە شتێکی لە دڵایە سپاسانەکەم زۆر سپاس بۆیە بۆم دەرفەتە بێدانداین سەلامەت بن و سەرکەوتوو بنێوەش وڵا هەر ئەوە ویستم بڵێم ئەگەر یاریزانی خۆشمان وەکو یاریزانانی دەرەوەی وڵات هاوکاری بکرانایە مەسەلەن سە یاریزانێک لە دەرەوەی وڵات یەکلایی بۆ تۆ بۆ یاریەکەی خۆی بۆ هونەرەکەی خۆی بەڵام بەڵێ بۆ پیشەکەی خۆی ینی پیشەکەی خۆیەتی ڕاستەکەی بەڵام لە وڵاتی خۆمانە یاریزانی یێتە هۆڵەکەەوە لەولاوە خەمی ژیانی خۆیەتی ژیانی خۆی دابین ناکرێت ژیانی خۆی مەیسەر نابێت ینی مەجبورە دابڕێ لە هونەرەکە ئەگەر بە یەقینەوە بێتە ناو هۆڵە و خەمی ژیانی خۆی نەبێ و ژیانی خۆی زامن بێت ئەو کات باشتر سەرکەوتووە بێ و بەرەو پێشەچی شتێ بۆ قسەکەی ماوەسەزانە هەر یاریزانی پەیمانگا بنکەی سیسایق هەیە لە وڵاتی سوید کە لێرەوە ڕایانرا و ماڵی ئاوا بێ کە سوپاسی پەیمانگاشی کردووە لەوێ ئاسی سێمی لەسەر هەموو ئاسی سویدا بەدەزانە بچکۆک و فەردی ڕۆشتوو بەچی بکەن کێمە ناتوانین زۆر سواز و خە بەشداری پاڵەوانەتی ناوخۆیی و
با بڵێن ناوخۆی با بڵێن سلێمانی و با بڵێن کوردستانمان کردووە ئاستی یەکەممان هەبوو بەڵام ئەو پاڵپشتە دارایی ئەبێ بە یا بە شخصی ئەم کەسە بچێ یا بە دەستە جەمعی ئەو پاڵپشتێمان نییە دەستان خۆش بێ زۆر بەخێر بێ سۆ سپاسانەکەین ئینشاڵڵا کاری باشتر و شتی باشتر ئەنجام دەدەن دەستان خۆش بێ خۆش بێ زۆر سپاسانە